پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحی سونەنی ترمذی هاتووە، جابری کوڕی عەبدوڵڵاه ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ دەفەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەیشت بە من دوای غەزای ئوحود، دەفەرمی بێتاقەت بووم، خەمبار بووم، فەرمووی ئەی جابر مالی ئەڕاکە منکەسیرە، بۆ ئەتبینم بێتاقەتی خەمباری خەم و پەژارە دەم و چاوتی داگرتووە، بۆ بێتاقەتی بزانە کێشەکەی چیە، یەکسەر مەڕۆ گژیە، بزانە هۆکار چییە، بێتاقەتە، مشتە خێوەکە مەکە بانبرینەکەیە بەڵکو دڵی بدەرەوە. ئەوش فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باوکم عەبدوڵڵاهی باوکم شەهید بوو ڕەزای خوای لێبێ لە غەزای ئوحودا، و کۆمەڵێک خوشک و ئەوانەی بۆ من بەجێ هێڵاوە و قەرزاریشە باوکم، کۆمەڵێک قەرزیشی بۆم بەجێ هێڵاوە، کۆمەڵێک خوشکیشم بەسەرا کەوتووە و مردنی باوکیش لەولاوە بوەستێ کە چی مصیبەتێکە، مصیبەتێک گەورەیە. ئەمجا باوکشم قەرزارە، هەنێ خوشکی بۆم بەجێ هێڵاوە، بەڕاستی ناخۆش بێکەس بووین، ئێمە بێگەورە بووین، بۆیە بێتاقەتمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئایا مزگێنیت پێ بدەمە ئەی جابر کە باوکی تۆ عەبدوڵڵاهی کوڕی حەرام ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێکە لە حەفتا شەهیدەکەی ئوحود، پێت بڵێم دوایەوەی کە باوکت مرد شەهید کرا چۆن گەی بە خزمەتی خوای گەورە، خوای گەورە چۆن پێشوازی لە ئەو عەبدەی خۆی کرد کە عەبدوڵڵایە، بەڕاستی عەبدوڵڵا بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. بەڵێ فەرمووی وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵێ پێم بڵێ خوای گەورە چۆن پێشوازی لە باوکم کرد، من بۆ بە باوکم بێتاقەتم، ئێمە بێگەورە بووین. فەرمووی خوای گەورە و میهرەبان پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەمە دڵدانەوەی پێڵێن، ئەمە مزگێنی خۆش لە جیاتی مشتی خوێ ئەکەی بان برینەکەیە دڵی خۆشکە. فەرمووی خوای پەروەردگار لەگەڵ هەر کەسێکا قسەی کرد بێ ئیلا بربەستێک هەبووە، پەردەیەک هەبووە بۆی ئەو کەسە خوای پەروەردگار نەبینێت. بەڵام خوای گەورە و میهرەبان لە دوای شەهیدکردنی باوکت گەشتە خزمەتی خوای پەروەردگار، خوای گەورە و میهرەبان بەبێ پەردە بەبێ بربەست لەگەڵ باوکی تۆ قسەی کرد، واتە دوای شەهیدبوونی خوای گەورەی بە چاوی خۆی بینی کە لە بەهەشتا خەڵکی دەبینرێ، ڕۆحی شەهیدە بەهەشتایە. خوای گەورە و میهرەبان فەرمووی ئەی عەبدەکەم ئەی عەبدوڵڵاه چی ئاواتێکت هەیە پێم بڵێ، تەمەنای چیەکەی، چیت ئەوێ پێم بڵێ. ئێمە زۆر جێماوین، خواناسان پیاوچاکان ئەمە پاداشتەکەیانە، بۆی ئینسانێک خوا بناسێ و ڕێگای خوا بگرێ، خوا ئاوها ڕێزی لێگرێ. ئەی عەبدەکەم ئەی عەبدوڵڵاه چیت ئەوێ بۆت بکەم، ئاواتت چییە، ئاواتی چییە، بگەڕێتە بۆ دنیا بۆچی، بۆ کەسابەت نەخێر. فەرمی خوایگیان ئاواتم ئەوەی بگەڕێمە بۆ دنیا دووبارە لە پێناو تۆدا بکوژرێمەوە، چونکە فەزلی شەهیدی بینی، خوا بە نسیبمانیکە یا ڕەبی ئامین. خوایگیان ئاواتم ئەوەی جارێت بگەڕێمە بۆ ئەم دنیایە بۆ ئەوی لە پێناو تۆدا جارێکی تر بکوژرێمەوە شەهید بم لە پێناو خوادا. خوای گەورە فەرمی خۆت ئەزانیت هەر کەسێک ڕۆشت ناگەڕێتەوە بۆ دنیا، بەڵام چیت ئەوێ بۆتەکەم، بێگومان لە بەهەشتایە. ئەوە گەورەترین نیعمەتە خوای گەورە بەبێ پەردە بەبێ بربەست قسە لەگەڵا بکە. ئەم مەبەستمان چیە لەم حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم یەکەم فەرمی جابر بۆ بێتاقەتی، دوایە مزگێنی خۆشی پێدا، دڵی خۆش کرد، دڵی دایەوە. ئەوە زۆر گرنگە ئینسان دڵی خەڵکی بداتەوە، نەک خەمبارتریکە، نەک باری قورستر و گرانتر بکات.